ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنێ لە کۆبوونەوەش تاکید لەسەر ئەوە کرایەوە کە یەکەم پابەند دەبین بە هەموو ڕێنماییەکانی کە لە پەیمانی شەرەف لە سەدەستی نەتەوە یەکگرتوەکانی ئیمزامان کردو بە ئەنجامەکانی هەڵبژاردن هەروها دەرگا واڵایە و خۆشمان چالاک هەبین لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر بۆ ئەوی کۆب بینەوە لەو کۆبوونەوەیدا هەوڵی ئەوە بدەین بەرنامەکانی جیاجیایی لایەنە سیاسیەکان کە ئەوڕۆ بەرنامەی هەڵبژاردنن ببنە بەرنمەیەکی یەکگرتووی کاری هاوبەش لەگەڵ عێراق لەگەڵ بەغدا لەگەڵ حکوومەتی فیدرالی لە بەغدا قسەی لەسەر بکرێ بۆ ئەوی بەیەکەوە بتوانین وردە وردە ئەو کێشە هەڵواسراوەکانی کە هەیە چارەسەری بۆ دۆزینەوە. دوێنێ لەو هەڵبژاردنەی دوێنێ هێزە تایبەتەکان هەندێ هۆی و فەنی هەندێ نیگەرانی و کێشەی فەنی هەبوو کێشەی تەکنیکی هەبوو کە پەیوەندی بە جیهازەکانەوە بوو ئومێدەوارین کە دەستگای هەڵبژاردن و لایەنە فەنیە پەیوەندیدارەکان هەوڵ بدەن بۆ بەیانی ئەم کێشەیە چارەسەر بکەن چونکە ئەوەی دوێنێ زۆر کەمتر بوو لەو ملیۆنەها خەڵکەی کە لە بەیانیەوە تا ئێوارە تا سەعات 6 ئەبێ دەنگ بدەن بەو شێوەی کە هەبوو زۆر لەسەرخۆ بوو بە شێوەیە کە سەرکەوتوو نەبوو. من دەبینم ئەم هەڵبژاردنانە بە تایبەتی لە بارودۆخێکی کە ئەمڕۆ کوردستان تێدایە و کۆمەلگای نێونەتەوەی تا ڕادەیەک نیگەرانە لەگەڵ لە ڕابردووی هەرێم لەسەر ئەو بارودۆخی کە لە ئەنجامی ڕەفرەندۆم هاتە پێشێ و ڕێز لە ئیرادەی ئەوان نەگیرا تەفسیری ڕێزنەگرتن لە ئیرادەی ئەوان بە هیچ شێوەیەک ئەوە نییە کە ئیرادەی ملەتی ئێمە دەشتێ ئیرادەی ملەتی ئێمە پۆڵایینە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەکید ئەم هەنگاوە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە شێوەیەکی پاک و تەمیز بەبێ تەزویر بەبێ کێشە بەبێ سەریێشە ئەوە زۆر ڕێگا خۆش دەکات لە بەردەم کۆمەلگای نێونەتەوەیی کە سیقەی بە تەواوی و متمانەی بە تەواوی بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و پێکەوە ئیش بکەین. من پێم وایە ئەمەیان دەبتە سەبەبێکی گرنگ لەو بەرەو پێشچوونەدا.